لا یاریەکی دواخراوی هەفتەی هەشتەمی قۆناغی یەکەمی خولی نایابی کوردستان و لە کەشێکی سارد و بە ئامادەبوونی هاندەرێکی بەرچاو چەمچەماڵ لە نێو یاریگای خۆیدا میوانداری پێشمەرگەی هەولێری کرد. هەردوویانە بە ئامانجی بەدەستهێنانی سێخاڵی یارێکە هاتنە نێو یاریگا. جێمی یەکەمی یارێکە هەردوویانە ئاستێکی وەک یەک و مەمناوەندیان هەبوو. سەرەڕای چەندین هێرشی پێچەوانەی هەردوو لە بۆ سەرتۆڕی گۆڵی یەکتر، بەڵام ئەو جێمە بەبێ تۆمارکردنی هیچ گۆڵێک کۆتایی هات. لە جێمی دووەمی یارێکەدا بە مەبەستی تۆمارکردنی گۆڵ، یاریزانانی هەردوویانە هێرشەکانیان چڕتر کردەوە و چەندین هەلی گۆڵکردنیان لەدەستدا. لە خولەکی 66 یارێکە چەمچەماڵ توانی لە ڕێگەی یاریزان سەفی نەمینەوە گۆڵی یەکەم تۆمار بکات، بەڵام لە ڕێگەی یاریدەدەری ناو بژیوانەوە ئەو گۆڵە بە ئۆفساید ئەژمار کرا. چەمچەماڵ لەسەر هێرشەکانی بۆ سەرتۆڕی گۆڵی میوان بەردەوام بوو تا ئەوەی بەرهەم حەسەنی یاریزانی چەمچەماڵ توانی لە کۆتاییەکانی یارێکە و لە خولەکەکانی 89 یارێکە دوو جار تۆڕی گۆڵی پێشمەرگەی هەولێر بەهەژێنێت و دوو گۆڵ تۆمار بکات. دوجار یارێکە بە فیکەی ناوبژیوان کۆتایی هات و چەمچەماڵ سێ خاڵی گرنگی یارێکەی لەسەر حسابی پێشمەرگەی هەولێری میوانی بەدەستهێنا. توانیمان لە یاریگای خۆمان ئەم یاریە بە سەرکەوتن کۆتایی پێبێنین. دیارە بێگومان ئەگەر بگەڕێنەوە کەمێک لەم چەند ڕۆژێکی ڕابردوو، ینی چەمچەماڵ تووشی گرفتێک بوون لەبەر کۆمەڵێک یاریزانەکان لە پێکاتەی یانەکەیان بەجێهێشت. من حەزم کرد ئەم دەرفەتە لێرە بقۆزمەوە بۆ هاندەران و بۆ خەڵکانەی کە درسۆز یانەی چەمچەماڵن یان زۆر ڕەخنە ئەگرن و کەم لە یانەکە نزیکن. هۆکاری وازێنانی یاریزانەکان لە یانەکەمان تاکید پەیوەندی بە ستافی ڕاهێنەرانەوە نییە، بە هۆکاری جیاجای خۆیان تیپەکە بەجێ دێڵن هیچ پەیوەندی بۆ نییە کە ئایا ڕاهێنەر یاریزانی دوورخستۆیان هەر شتێکی تر. ئێمە باش دەستمان بە یاریەکە کرد، دەبا لە شۆت یەکەم یاریەکە حەسب بکەن وەکو ئەوە بوو، یعنی کوێرەکە بابرێن لە دەستەکانمان بۆ خستمانە ناو دانەکانمان. شۆتی دووەم بە خۆمان یاریەکەمان لە خۆمان معقەد کرد. لە شۆت یەکەم یاریێکی زۆر باش نمونەیمان کرد، لە شۆتی دووەم هەرچەندە ئەم حاڵەتە ینی بابرێن پەردەکە نقطەی تەحول بوو، بەڵام گومانی تێدا هەبوو، بەڵام گلەی لە لاعیبەکانی خۆم دەکات. دەبا زیاتر تەرکیزیان کرد بەسەر ئەوەی ئێمە پاش دە یاریزانش باشتر یاریمان کرد. بەم ئەنجامە و لە ئێستادا چەمچەماڵ خاوەنی 22 خاڵ و 15 گۆڵە. چەمچەماڵ ڕیزبەندی پێنجەمی یانە نایەبەکانی کوردستانی گرتووە. یانەی پێشمەرگەی هەولێریش خاوەنی 20 خاڵ و 14 گۆڵە. لە ڕیزبەندی شەشەمی یانە نایەبەکانی کوردستاندا خۆی دەبینێتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.